فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستان ڕایگەیاند ئەگەر یاسای هەڵبژاردن هەموار نەکرێتەوە ئەوە هەڵبژاردن ناکرێت. ساڵیا دیانفال گرژی تێکەوت و ڕێگری لە وەزیری شەیدان و کاروباری ئەنفالکراوان کرا باشداری لە مەراسیمەکەدا بکات. باڵیۆزی پێشووی ئێران لە عێراق ڕایگەیاند پێویستە هەرێمی کوردستان ئارامی ئێران وەک گلێنەی چاوی خۆی بپارێزێت. ساوتان لەبێت تۆم کاتتان باش، گرنگترین هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. ساڵیادی ئەنفال لە چەمچەماڵ گرژی تێکەوت و ڕێگری کرا لە وەزیری شەیدان و کاروباری ئەنفالکراوان وتار لە مەراسیمەکەدا پێشکەش بکات. ئەمڕۆ لە مۆنۆمنتی ئەنفالکراوان لە چەمچەماڵ لە سەرەتای بەڕێوەچوونی مەراسیمی ساڵیادی ئەنفالدا باشێک لە کەسوکاری شەیدان و ئەنفالکراوان ڕێگریان لە عەبدوڵڵا حاجی مەحموود وەزیری شەیدان و کاروباری ئەنفالکراوان کرد وتارەکەی پێشکەش بکات و ناچاریان کرد ئەو شارە بەجێ بهێڵێت. هەر بەهۆی ڕێگریەکەەوە پشێوی دروست بوو. هێزە ئەمنیەکان وەزیری شەیدان و کاروباری ئەنفالکراوانیان لە دەستی خەڵک دوورخستەوە و دواتری شارەکەی بەجێهێشت. کەسوکاری ئەنفالکراوان باشار پرێسیان وت زۆر ناڕازین لە حکوومەتی هەرێم و بە هیچ شێوەیەک بە حکوومەتی خۆیانی نازانن ڕێگەش بە بەرپرسان نادەن بەڵێنی بێکرداریان پێ بدەن. دواتریش تەواوی ئەو گوڵانەی لەلایەن بەرپرسانەوە دانرابوون لایان برد و داوایان کرد لە جیاتی گوڵ خزمەتگوزاریان پێشکەش بکەن. 34 ساڵ بەسەر تاوانی ئەنفالدا تێپەڕی و تا دێت ناڕەزایەتی کەسوکاری شەیدان و ئەنفالکراوانیش بەرامبەر بە حکوومەتی هەرێم زیاتر دەبێت. جێگری سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستان ڕایگەیاند ئەگەر یاسای هەڵبژاردن هەموار نەکرێتەوە ئەوە هەڵبژاردن ئەنجام نادرێت. لوقمان وەردی جێگری سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستان ڕایگەیاند هەتا ڕێککەوتنی لایەنەکان نەکرێت سەرۆکی پەرلەمان بانگێشتی کۆبوونەوە ناکات و تووشێتی ئەگەر هەموار یاسای هەڵبژاردن نەکرێتەوە ئەوە هەڵبژاردن لە هەرێم ناکرێت. باسی لەوەش کردووە ئەگەر پارتی بیەوێت ئەزمموی خولی پێشووی پەرلەمان دووبارە بکاتەوە ئەوە پێویستە بەرپرسیارەتی لێکەوتەکانیشی بگرێتە ئەستۆ. ئەوەش لە کاتێکدا هێز و لایەنە سیاسەکانی هەرێم لەبارەی ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانەوە ڕێک نەکەوتون و پارتی دەیەوێت سیستمی هەڵبژاردن هاوشێوی ساڵانی ڕابردوو یەک بازنەیی و یەکێتی و بەشێک لە حیزبەکانی تریش دەیانەوێت یاساکە هەموار بکرێتەوە و هەڵبژاردن بە سیستمی فرەبازنەیی بکرێت. باڵیۆزی پێشووی ئێران لە عێراق خۆشداریدایە بەرپرسانی هەرێم و ڕایگەیاند پێویستە هەرێمی کوردستان ئارامی ئێران وەک گلێنەی چاوی خۆیان بپارێز. ئیرەج مەسجدی باڵیۆزی پێشووی ئێران لە عێراق لە نوێترین چاوپێکەوتنیدا ڕایگەیاند هەرێمی کوردستان لە چوارچێوەی عێراقێکی یەکگرتوودا باشترین هاوڕێ و برای ئێرانە. مەسجدی وتوشێتی نایانەوێت پێشێلی خاکی هەرێم بکەن بەڵام پێویستە هەرێمی کوردستان ئارامی ئێران وەک گلێنەی چاوی خۆی بپارێزێت و هەرێم نەکەنە شوێنی لێدان لە بەرژەوەندیەکانی ئێران. باڵێزەکەی پێشووی ئێران باسی لەوەش کردو ئەگەر هەرێمی کوردستان چارەسەری کێشەی ئەو دەستە و تاقمانە نەکات کە دژایەتی بەرژەوەندەکانی ئێران دەکەن ئەوە وەڵامێکی توند و بەهێزیان بۆ هەرێم دەبێت. شەوی 12 مانگی ڕابردووی ئەمساڵ ئێران 14 موشکی ئاراستەی ناوچەیەکی نزیک لە شاری هەولێر کرد. دوای موشکبەرانەکەش ڕایگەیاند ئەو ناوچەیە بنکەیەکی دەستگای هەواڵگری ئیسرائیل بوو و حکوومەتی هەرێمیش زانیاریەکانی ئێرانی لەو بارەیەوە ڕەت کردەوە. پارلەمانتارێکی عێراق ڕایگەیاند بەم نزیکانە هاوپەیمانێتێکی نوێی سونی لە عێراق ڕادەگەیەنرێت. محەممەد مەڕعید پەرلەمانتاری هاوپەیمانی عەزم کە نزیکە لە هاوپەیمانی چوارچێوەیە مانگی لایەنە شیعیەکانەوە لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاندووە لە ماوەیەکی نزیکدا هاوپەیمانێتێکی نوێی سونی ڕادەگەیەنرێت کە ڕکابەری هاوپەیمانی سەروەری سونەکان بە سەرۆکایەتی خەمیس خەنجەر دەکات و تووشێتی وەک هاوپەیمانی عەزم بە شێوەیەکی فەرمی هاتنەپاڵی 6 پەرلەمانتاری تر بۆ ناو هاوپەیمانێتیەکەیان ڕادەگەێنن بەوەش ژمارەی کورسیەکانیان دەگاتە 20 کورسی پەرلەمانی. مەڕعید ئەوەشی وتووە لە ئێستادا دانوستان لەگەڵ ڕافع العیساوی دەکەن بۆ ئەوەی بێتە ناو هاوپەیمانی عەزمەوە بە تایبەت کە کەسایەتێکی ڕکابەرانەی هەیە و خاوەنی قورساییەکی سیاسی گەورەیە و دەتوانێت گۆڕانکاری ئەنجام بدات. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا چەند سەرچاوێکی سیاسی ئاگادار ئاشکرایان کرد هاوپەیمانی عەزم بە سەرۆکایەتی موسەنا سامرایی لەگەڵ ڕافع العیساوی دەستیان بە دانوستان کردووە بۆ ئەوەی بێتە ناو هاوپەیمانێتەکەیانەوە و ببێتە ڕکابەری محەممەد حەلبوسی و خەمیس خەنجەر. پێشبینی دەکرێت بەهۆی گرانبوونی نرخی خۆراک لە بازاڕەکانی جیهاندا هاوکات کاریگەریەکانی شەڕی رووسیا و ئۆکرانیاوە نزیکەی 263 ملیۆن کەسی تر لە سەراستی جیهان بچنە ڕیزی هەژارەکانەوە. ڕێکخراوی ئۆکسفامی بەریتانی لە لێکۆڵینەوەیەکدا ئاشکرای کردووە بەرزبوونەوەی جیهانی نرخەکانی خۆراک وا دەکەن نزیکەی 263 ملیۆن کەسی تر لە جیهاندا بچنە ڕیزی هەرە هەژارەکانی جیهانەوە
ئەو ژمارەیەش ئەوەندەی دانیشتوانی وڵاتانی بەریتانیا و فەڕەنسا و ئەڵمانیا و ئیسپانیایە بەیەکەوە. ئەو لێکۆڵینەوەی ئۆکسفام کردوێتی پشتی بە راپۆرتێکی پێشووتری بانکی نێودەوڵەتی بەستووە کە تیایدا پێشبینی کردووە بەهۆی پەتای کۆرۆنا و نایەکسانیەوە نزیکەی 198 ملیۆن کەسی تر بچنە ڕیزی هەژاری سەختەوە. بەڵام لە ئێستادا بەهۆی جەنگی رووسیا و ئوکرانیاوە بەرزبوونەوەی بەهای مادە خۆراکیە سەرەکیەکان ئۆکسفام پێشبینی کردووە 65 ملیۆن کەسی تر بچنە ڕیزی هەژارەکانی جیهانەوە. ئەوەش لە کاتێکدایە هەر بە پەیداتەکانی ئەو ڕێکخراوە ژمارە ئەو کەسانەی ئەم ساڵ کە لە جیهاندا بەدەستکەمی خۆراکەوە دەناڵێنن دەگاتە 827 ملیۆن کەس. خواتان لەگەڵ.